لە وڵاتی سربیا 25مین پێشانگای بیناڵی هونەری با بەشداری 78 هونەرمەندی شێوەکار لە 32 وڵاتی جیهانەوە کرایەوە. پێشانگاکە 2 ساڵ جارێک بەڕێوە دەچێت، تایدا باشترین کاری هونەری خەڵات دەکرێت. هەردوو هونەرمەندی شێوەکاری کورد محەممەد فەتاح و سامان ئەبوبەکر لەم پێشانگایەدا بەشدار بوون. بەڕێز محەممەد فەتاح ڕاستەوخۆ لەگەڵمانە بۆ قسەکردن لەسەر بەشداریکردنی لەم پێشانگایەدا. کاک محەممەد سڵاو لێبێت. سڵاو لێوەش بەخێر بێ. زۆر سپاس. پیرۆزیشە بوویتە خاوەنی خەڵات. قوربان زۆر سپاس. محەممەد فەتاح وەک هونەرمەندێکی گەڕۆک هەمیشە لە دنیادا دەگەڕێت. ئەتێ چ پەیامی بگەێنیت؟ ئەمە بڵێم کورد هونەرمەندی هەیە. کورد وەکو هەموو وڵاتانی تر، وەکو هەموو ئەو قومیەتانەی تر ساحەبی هونەرمەندە، ساحەبی گۆرانیە، ساحەبی میوزیکە، ئەتوانێت چالاکەکانی خۆی شان بە شانی هەموو وڵاتانی تر هونەرمەندی زۆر باشمانێ. ئەمەوە پەیامی هونەرمەندانی کورد گێنم بە هەموو جیهان. لە بیناڵی شێوەکاری سربیا بوویتە خاوەنی خەڵات. خەڵات چه هێزێکە بۆ محەممەد فەتاح؟ خەڵات مەسئولیەتە، جارێکی کە مەسئولیەتێک بە تۆ بەخشێت کە تو ئەبێ زیاتر لە جاران خزمەت کەی، زیاتر لە جاران بیر لە داهێنان بکەیتەوە. ئەم خەڵاتە کە ئەکرێ هەڵبەتە هەرەوە سانان نییە، خەڵکێک هەیە خۆی ئامادەکردە بۆ ئەوەی سیڤی تۆ ئەخوێنێتەوە و متابعەت ئەکا ڕۆژانە تۆ لەکوێی هونەردایت و چیت کردووە و بەرەو کوێ ئەڕۆیت. ئەگەر لێت ڕەر نەمینێ بۆ لە داهاتووە کەسێکی باشتریت و داهێنانی زیاترت هەیە خەڵاتن نایەتێ. جگە لە پێشانگا پێشتر قسەمان کرد کە چەندین بابەتی تری لە خۆ گرتووە. ئەو کارانە چی بوو کە بەشدار بوون لەم پێشانگایەدایان لەم دیمانەیەدا؟ بەڵێ خۆی پیشانگاکە پیشاندانی کارەکانە، بەڵام کام کارانە پیشان ئەدرێ ئەو کارانی کە لەوێ بە مباشر تەنفیزەواتە سیمپۆزیۆمێک هەیە کە کارەکان ئامادەکرد. طبعاً تەوەرەکی سەرەکی هەبوو لەسەر مۆزوعی ئاشتی بۆ زەوی، ئاشتی بۆ ژینگە. ئێمە هەموو لەسەر ئەو کارمان کردو. هونەرمەند هەیە کاری بۆ ئەوە نەکردو، بەڵام من خۆم بەڕاستی وەکو محەممەد فەتاح تابلۆکەم پەیوەست بوو بە ئەوەی کە چۆن زەویمان خۆشەوە و چۆن هەموو هەوڵەکان تەرخانەکەین، بەڵام ئەمە بە شێوازێکی هونەری پیشاندراوە. بەشداریکردنی هونەرمەندانی کورد لە فیستیڤاڵ و بیناڵە و پێشانگاکاندا بە تایبەت ئەوانەی کە لە جیهاندەوە هونەرمەندان بۆی ئەچن، بۆچی گرنگە؟ با بڵین ئەو لێکخشاندنە هونەری و معرفیە کە پێ لە عەرەبیا پێیان ئیحتیکاکی سەخافی زۆر گرنگە، لەبەر ئەوەی ئێمە لەوانەیە کۆمەڵێک شت بزانین و لەگەڵ کۆمەڵێک شتا تەعامل بکەین. بەڵام کاتێک کە جوغرافیایەکی جیاواز ئەبینی و لەو جوغرافیا چەندین خەڵک لە بەرازیل و لە مەکسیک و لە ئەزەربایجان و لە نەرویج و ئەمانە هەمووی خاوەنی شتن کە دێن قسەیان لەگەڵا ئەکەین و کە دێن مناقەشە ئەکەین لەسەر هونەر، هەڵبەتە شتی زۆر تازەبێ. من بەش بە حاڵی خۆم زۆرترین شتم ئەم جارە بینیوە و زۆرترین سوودم لێ بینیون. ئەمێ پرسم ئەو تابلۆی کە لەوێ کێشات هێناتەوە یان کردە بە دیاری؟ ئەو تابلۆ بە موڵکی ئەو جێگەی کە بەو کارە هەستاون سینزانە میلۆسۆفیچ کە ئافرەتێکی بەڕێزە کە خاوەنی ئەو سیمپۆزیۆمێ ساڵانە ئەو تابلوانە گەلە دێتەوە ئەچێتە ئەو سنتەرە. دوای سربیا محەممەد فەتاح بەرەو کوێ دەڕوات؟ سپتەمبەری داهاتوو من لە ئیتالیا لە ئەکادیمەی کاڤادی تێرانی لەوێ هەر پیشاندانی تابلۆیە و هەم پێشبڕکێشی کاری هونەریە لەوێ بەشدار بووم. کتێبێکی چاپ ئەکرێ بەوانەی کە بەشداریان کردو کە ئێمە پار لەوێ بوون. بە هەمان شێوێ لەوێ تابلۆکانتان ئەکێشن یاخود لێرەوە ئەبرێن؟ ئەمان لێرە ئێمە تابلۆکان ئەبین. ساڵی پاریش کە هەر لەوێ بووین، هەڵبەتە ئینتاجەکانی ساڵی پار کراوە بە کتێبێکی گەورە، ئەم ساڵ تەبعکرێ و تەوزیعکرێت. جگە لە بەڕێزت وەک هونەرمەندێکی کورد کەیتر بەشدارە بێت؟ بۆ ئەمە ئیتالە تەنها من بەشدارم. هیوای سەرکەوتنە بۆ خوازین، سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە و جارێکی تر پیرۆزبایی خەڵاتەکەت لێ یەکەین. زۆر سپاس بۆ بەڕێستن.